بەرفراوانبوونی استراتیژ و دەستڕۆیشتنی داعش لە سووریاوە بۆ عێراق و بەپێی ڕاوبۆچوونی شارەزایەن ئەو کارە تیرۆریستیانەی کە بەرامبەر خەڵکی سیڤیل و شوێنەگەشتیەکان لە پاریس ئەنجامدرا هەموو جیهانی سەرسام کرد. لەبەرەوە نا کە کارێکی تیرۆریستی بوو لە ناو نازدارترین پایتەختی جیهاندا، نەخێر لەبەرەوەی لە مێژووی فەڕەنسادا کارێکی ئاوا تیرۆریستی ئاشکرا و کوشتنی 129 هاوڵاتی و بریندارکردنی 352 مرۆڤ ئۆپراسیۆنێکی تیرۆریستی بەرنامە بۆ داڕژاو بوو. ئەمە ئەو زەنگە مەترسیدارە بوو بۆ تەواوی ئەوروپا و جیهان. لە هەموو جیهاندا ڤایرۆسێک هەیە بە ناوی تووڕەوی ئیسلامی کە لە ڕێی ئینتەرنێتەوە دەگوازێتەوە. ئێمە زمانێکی تایبەتمان نییە بۆ ئەم دۆخە. ئەمە وڵاتێکی دیاریکراو نییە وەکو سووریا بەرەنگاری بینەوە، بەڵکو ئەمە بزوتنەوەیکی جیهانیە کە مەرجێکی وێرانکار بڵاو دەکاتەوە. ئەم کردەوە تیرۆریستیە وەک کارەساتێکی گەورە هەموو ئەوروپا و تێکڕای جیهانی سەرسام کرد و خەمێکی گەورەی بەجێهێشت. کاری جیهادیە تیرۆریستیەکان و هێزە تەکفیریەکانی دنیا کاریان کوشتن و تۆقاندنە لە ئاستێکی بەرفراوانی کۆمەڵایەتی و میدیایی و حکومیدا. تەنها پاریس غەمگین نییە، تەواوی جیهان غەمگینە. نیویۆرکیش کەوتە ئامادەباشیەوە بۆ خۆ ئامادەکردن بۆ هەر پێشهاتێکی ناچاوەڕوانکرا و هەر کردەوەیەکی تیرۆریستی. شوێنە گەشتیاری و گشتی و فەرمیەکان کە ڕەنگە ببێتە ئامانجی داعش زیاتر هێزی پۆلیس و ئاسایش و ئامادەباشی بۆ دابینکراوە. بەڵام ئایا ئەم خۆ ئامادەکردنە پۆلیسیە بەسە بۆ بەرگرتن لە هەر کارەساتێکی وەک 11 سپتەمبەر؟ ISIS promotes a Salafi jihadist takfiri worldview. داعش هەڵمەتی بزوتنەوەیەکی ئیسلامی جیهادی و سەلەفی و تەکفیری دەکات وەک جیهانبینیەک بۆ جیهان کە خاوەنی هێزە لە چەند شوێنێکدا، بەڵام ئەمانە ژارن پێویستە لە بەرەکانی جەنگ ڕیشەکێش بکرێن بە شێوازێکی فیزیکی بەچەک و هەروەها پێویستە ئایدۆلۆژیەکەشیان لە ناوبەرین لە ڕێی بەرەی جەنگی ئایدۆلۆژیەوە، واتە لە ڕووی میدیایی و بڵاوکراوە و لە ڕێی وتاری پیاوانی ئاینی و مزگەوتەکانەوە. هەڕەشەکردن لە ئەمریکا و تەواوی جیهان پاش کردەوە تیرۆریستیەکانیان لە پاریس، بە تایبەتی هەڕەشەکردن لە سەرجەم وڵاتانی هاوپەیمان کە لە دژی داعش لە جەنگدان، ئەم پەیامانە هەوڵێکی گەورن بۆ تۆقاندنی خەڵک و سەر لە شێواندن و پەکخستنی ڕوبەرە شارستانی و فەرهەنگیەکان و گەورەکردنی بەرەکانی جەنگ. بەڵێ هێزە کوردەکان بە دڵنیاییەوە جەنگاوەری مەزنن، پێویستە ئەم هێزانە بەرفراوان بکەن کە پێک هاتبێت لە زۆرترین گروپ و خەڵک بۆ بەرەنگاربوونەوەی داعش. زۆرێک لە شارەزایان پێیان وایە دەبێت داعش لە ناوچە دیاریکراوەکانی خۆیاندا لە ناو ببرێن و ڕیشەکێش بکرێن. ئەمریکا و رووسیا و وڵاتانی ئەوروپا ئومێدێکی گەوریان بە هێزە کوردیەکان هەیە. هێزی پێشمەرگە و شەڕوانان بە پانتایی سەدان کیلۆمەتر لە جەنگێکی گەورەدان بەرامبەر داعش. تا ئەو ڕۆکە هەزاران چەکداری داعشیان کوشتووە و سەدان گوند و ناوچیان لەژێر دەسەڵاتی داعش پاک کردوێتەوە. بەڵام جیهان لە بەردەم جەنگێکی گەورەدایە. ئاسۆ جەبار، دەنگی ئەمریکا.